خۆپیشاندانی ساڵی هەشتا حەوت لە سەیسایەک کە ڕوویە لێرەوە دەست پێ کرد لێرە بڵێن چەند گەنجە لێویا بووین بەڵام کەسێک تەمەنی زیاتر بوو 25 ساڵە بوو لێرە گەڵابەی قیری بە سیارەیەکی گەڵابەیەکی ئیشغاڵ هەڕەشت قیر بوو لێ پێ هەڕەشت دوای ئەویشە بڵێن لەسەر جادەکەەوەی لەسەر ئەرزی واقع بوو لە سێلەوە مانگەواز کرا ساڵی هەشتا حەوت لێرەکە خۆپیشاندانەکە کرا شەهید و برینداری هەبوو پێنج شەهیدی هەبوو بڵێن لێرە بڵێن جگەل لەویشە تا فەوجێک هەڵگەڕاوە لە حکوومەتی بەعەز ئەم فەوجە بڵێن چەکدارەکانی تەقەیان کرد لە ڕێبایەکەی گردەکە ئەوانیش بۆ خۆیان ڕێبایەکە کوشتاری هەبوو ئامانجی خۆپیشاندانەکە ناڕەزایەتێکی تون بوو خۆڕسک بوو ئەوەی کە لەسەر ئەرزی واقع من بینی بێتم لەم سەرجادە لە ئەوەڵی دەقەیەوە تا ئاخر دقیقە لە سەرجادا بووم مەسائلی تەنزیمات و ئەمانە هی بڵێ لایەنی سیاسی تیان نەبوو ئەوەی هەشتا حەوت خۆڕسک بوو خۆڕسێک بڵێن ناڕزایەتێکی تون بوو لەوەی کە چواردەوری سیساق وەکو زیندانێکی لات و دەروی سیساق محەڕەمە بوو ئەو خۆپیشاندان خۆڕسکە دروست بوو لەو جادێ هەڵەبجا بڵێن زۆری خۆپیشاندانەکە لەوێ بوو دوو ئاگرکرا بوو ئاگری ئەخیریان هەرچی گەنجی گەڕایەکانە حەسار و بەرچێ و سەرا و ئەمانە هەمویان لەوێ کۆبوو بووینەوە لەوێ بڵێن هەرچی ڤایەک و هەر سیارێکی ئەسکەریە هاو لێمانەدا آخر جا بڵێن حکومت بڵێن نیتر بۆ خۆی لەم نەزەمەکەیشەوە ئەهاتن بڵێن لەگەڵ جاش ئیسەخباراتە کوردەکان و ئیسەخباراتە عەرەبەکانە هاتن بڵێن 10 کەس و 15 کەس تەقەیانە کرد جنێوی و بێڕێزی دنیایانە کرد چەند جا بڵێنە هاتنەوێ و بازار بە حساب کۆنتڕۆڵیانە کرد ئەگەڕانەوە آخر جار ئەو بوو فرقەکەی سەرا هات و ئەو کوشت ئەو چۆنەڵێ شەڕێکی قرس بوو لە گەڕێکی بە تەحدید لای ڕەوسەکە ئێستا ڕەوسەکە نەماوە کراوە بە ماڵ لەویا دکتۆر جەمال شەهید بوو کە چەند بەڕێز چەند کەسێکی قارەمان لەویا بۆ خۆیان شەهید بوو شەهید لەتیف بە بریناری بردیانە مەرکەزەکە شەهیدیان کرد